پاڵپشتیکردنی خەڵکی ئەفغانستان و ئێمە بەرەو پێشەوە دەڕۆین و ئێمە داوای دەست بەجێ کۆتاییهێنان بە تونند و دیژەکان و هەروەها ڕێزگرتن لە مافی هەموو ئەفغانەکان و پابندبوون بە ڕێککەوتنامە ئاسایشی نێودەوڵەتەکان هەموو کەسێک لایەنی خۆی بەشدار بێت. بەڕێز جەنابی سەرۆک، خەڵکی ئەفغانستان پێویستە بەستەروەرەی و شانازیەوە بژین و هەروەها پێویستە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دیکە لە ئاستێکی باشدا بمێنێتەوە و هەموو پاڵپشتێکی نێودەوڵەتیان بۆ دابین بکرێت. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەموو جیهان تەماشا دەکات. ئێمە نابێت چاو لە خەڵکی ئەفغانستان دوور بخەینەوە، پێویستە ئاگامان لیان بێت. سوپاسانەکەم. زۆر سپاس بەڕێز سکرتێری گشتی بۆ ئەو کورتەی کە پێشکەشت کرد و من وەکو نوێنەری ئەفغانستان دەتوانن وتەی خۆتان پێشکەش بکەن. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی ئاسایش، بەڕێز سکرتێری گشتی ئەنجومەنی ئاسایش، خانمان بەڕێزان، بەیانی تەماش، زۆر سپاسانەکەم بۆم دەرفەتە کە لە کۆبوونەوەیەکی دیکەی ئەنجومەنی ئاسایش تایبەت بە دۆخی ئەفغانستان و بە سەرپەرشتی بەڕێزتان قسە بکەم. ئێمە زۆر پێشوازی لەم کۆبوونەوەیە تایبەت بە پرسی ئەفغانستان و خەڵکەکەی دەکەین. زۆر سوپاسی ئەندامان دەکەین، بە تایبەتیش نەرویج و ئەستۆنیا و وڵاتانەی دیکەش بە تایبەتیش بە ڕۆڵی خۆیان هەستاون بۆی ئەم سێشنە ئەم کۆبوونەوە تایبەتان ئەنجام بدەن. بەڕێز جەنابی سەرۆک، ئەمڕۆ بە ناوی ملیۆنان کەسی ئەفغانستانەوە قسەتان بۆ دەکەم کە لە ڕاستیدا کە ئێستادا دووچاری دۆخێکی زۆر نائارام و ناسەقامگیر لە وڵاتەکەونەوە. من ئێستا بە نوێنەرایەتی هەزاران کچ و گەنجی وڵاتەکەم قسە دەکەم کە ڕێگریان لێکراوە بچن بۆ قوتابخانە و خوێندن و هەروەها لە پرۆسەی ئابووری و سیاست و پرۆسەکانی دیکەدا بەشدار بن. من ئێستا بە ناوی هەزاران چالێکی بواری مافەکانی مرۆڤ، کارمەنداری بواری مەدەنی و هەروەها کارمەندانی دەستگاکانی ئەمنیەت و ئاسایش و سوپای وڵاتەکەمان و ئەوانشی کە پارێزگاریان لە دیموکراسیەت و ئازادی کردەوە قسە دەکەم و من قسە دەکەم بە ناوی ئەوانەی کە ئاوارە بوون و لە ئێستادا پێویستیان بە شەڵتەر و خۆراک و هەموو پێداویستیەکانی دیکەیان هەیە. هەروەکو ئێوە خۆتان ئاگادار و گەواهیدەری ئەو دۆخن کە ئێستادا لە کابولە کە ڕووی داوە کە 6 ملیۆن کەس دانیشتوانەکەیەتی لە ئێستادا داگیر کراوە. دیمەنی زۆر هەموارە بینین، بە تایبەتیش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول دەیبینین کاتێک کە خەڵکی دایانەوێ هەڵبێن. بەڕێز سەرۆک، ئێمە زۆر نیگەرانین دەربارەی ئەو ڕۆڵەی کە تالیبان دەیگەڕێ و بێڕێزی بەرامبەر بە خەڵکی ئەفغانستان و خەکەکەی دەکات و هەروەها داوا لە هەموو هێزە نێودەوڵەتی و بیانەکان دەکەن بۆی هاوکار بن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە ناهەمواردەوە و پابند ببوو پەیمانانەی کە داوێتی و هەروەها ئێمە لە ڕاستیدا کاری توندوتیژ و ناهەموار و نائینسانیانەی تالیبانمان لە نێوان خەڵکدا بینیەوە کە خەڵکی مەدەنیان لە قەندەهار و لە شارە گەورەکانی دیکە وڵاتە کردووە دامەچ. ئێمە لە ڕاستیدا ناتوانن ڕێگە بەمە بدەین کە ڕووداد لە کابول. لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆری خەڵک بەهۆی توندوتیژەکانەوە هەڵاتوە. گروپی چەکداری تالیبان خەڵکی مەدەنی دەکات ئاماچ. ئەوان لە ڕاستیدا لە نێو ماڵەکاندا کردەوەی تیرۆریستی و سەربازی ئەنجامدا و بۆ ئەو کەسانەی کە بە ئامانجیانە دەگەڕێن و دایانەوێت دەستگیریان بکەن و بیان کەنە ئاماچ و خەڵکان دەفرێن و دەیان کوژن و برینداریان دەکەن. لە ئێستادا دانیشتوانی کابول لە ناهەموارترین کاتدا ژیان بەسەر دەبن. بەڕێز جەنابی سەرۆک، لە ڕاستیدا هیچ کاتێک نییە بۆ ئەوەی کە بوەستین و هیچ سەرکۆنەی هەر لایەنێ بکەین، بەڵکو پێویستە ڕێگری لە توندوتیژی زیاتر بکەین و هەروەها ڕێگری لە هەڵگرسانی شەڕی مەدەنی و شەڕی مەدەنی نێو خاکی ئەفغانستان بکەین. ئەمڕۆ لە ئەنجومەنی ئاسایش بەڕێز جەنابی سکرتێری گشتی پێویستە هەموو ڕێکارە بگرینە بەر بۆ ئەوەی ڕێگری لەو هەنگاوانە بگرینە بەر و هەموو وە کۆبوونەوەی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوە گرتنە بەر ڕێکارە تایبەتەکان ئەنجام بدەین و هەروەها داوا لە خودی بزودنەوەی تالیبان بکرێت بۆ ئەوەی ڕێز لە سەروەری خاکی ئەفغانستان و خەڵکی بگرێت و هەروەها جارێکی دیکە کاری توندوتیژی و کوشتنی خەڵکو بە ئامانجگرتنی و دەستگیریان نەکات ئەنجام و هەروەها هیچ دامەزراوەیەکی مەدەنی و حکومی و دامەزراوە فەرمیەکانی دیکە وێران نەکات و ناگرێت ئاماچ بە تایبەتیش مۆزەخانە و هەروەها دامەزراوە میدیای و کەناڵە بیانەکان نەکات ئاماچ و هەروەها ڕێگریکردن لە هەموو لە ئەنجامدانی هەموو پێشێلکارێکی بۆرەکانی مافی مرۆڤ بە تایبەتیش ئەوەی کە ئەوان بە بەرپرسیار دەزانێت لەم دۆخە ئێستادا و هەروەها و دەرچە و چەناڵی تایبەت بە هاوکاری مرۆڤەکان لە تالیبان و بە تایبەتیش لە کابول بێنێتەکایە بۆ ئەوەی و داوا لە وڵاتانی
دراوسێ بکرێت بۆ ئەوەی سنوورەکانیان بکەنەوە هەموو دامەزراوەکانیان بخەنەگەر بۆ ئەوەی هاوکاری خەڵکی کابول و ئەفغانستان بکەن و بەدەمیانەوە بشن و پێداویستەکانیان بۆ بکەن و هەروەها داوا بکرێت بۆ ئەوەی حکوومەتێکی کاربڕێکەری پێویست کە لە بەنوێنەرایەتی خەڵکی کابول و ئەفغانستان و هەموو جیلی ئافرەتان و هەموو گەنجان پێک بێنرێت بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو قەیرانان بێتەوە کە ئێستادا هەیە بەتایبەتیش ئەو دۆخە هەموارە کە لە ئێستادا دروستیان کردووە جەخت لەوە بکرێتەوە کە نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی گشتی ئاسایش دان بە هەر هێزێک دانەنێت و هەر حکوومەتێک کە لە ڕاستیدا کە نوێنەری حکوومەتی ئەفغانستان و نوێنەرە جیاوازەکانی ئەم وڵاتە نییە بەتایبەتیش لەلایەن تاڵیبانەوە و ئەم حکوومەتە و پێویستە ئەنجومەنی ئاسایش دان بە هیچ حکوومەتێکی دیکە دانێت جیاواز لەوانەیە کە پێکهاتوون لە نوێنەر و خەڵکانی ئەفغانستان و هەروەها دەستەی چاودێری و گەرنتیکردنی تایبەتی نێودەوڵەتی بۆ مافی خەڵکی ئەفغانستان بێنێتەکایەوە و هەروەها هەموو هەوڵ و هەنگاو و ڕێکارە نێودەوڵەتەکان بگیرێتە بەر بۆ ڕوبەڕووی هەر هەنگاوێکی دیکەی تالیبان بگرێتە بەر و هەروەها پێویست UN پێویستە بودجەی تایبەت زیاتر لە ملیارێک و 350 میلیۆن دلار دابین بکات بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم دۆخە نامارە بێت و هاوکاری خەڵکی ئەفغانستان بکات لە کۆتاییشدا من دەمەوێت سوپاسی نەتەوە یەکگرتووەکان و هەموو وڵاتە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی دیکە بن کە لە ئێستادا لەسەر زەمینی ئەفغانستان هەموو پاڵپشتێکی مرۆیی پێشکەش دەکەن و چاودێری مافەکانی مرۆڤ دەکەن زۆر سوپاس بەڕێز جەنابی سەرۆک من زۆر سوپاسی بەڕێز نوێنەری ئەفغانستان دەکەم بۆ وتەیە کە پێشکەشی دەکرد من لە ئێستادا بواری قسەکردن دەدەم بەو ئەندامانەی دیکەی ئەنجومەنی ئاسایش کە وتەی خۆیان پێشکەش بکەن و ئێستا ڕێگە دەدەم بە نوێنەری گشتی وڵاتی ئەستۆنیا وتەی خۆی پێشکەش بکات زۆر سوپاس بەڕێز جەنابی سەرۆک بەخێرهاتنی سەرۆک و هەموو پەیامە بەهێزەکەی بەڕێز سکرتێری گشتی و نوێنەری ئەفغانستان بە هەمان شێوەش لە ماوەی هەفتەی ڕابردوودا ئێمە لە ڕاستیدا نیگەرانی خۆمان دەربڕی بەتایبەتیش کوشتنی کەسانی مەدەنی و هەروە کەسانی سیڤیل لە ئەفغانستان کە بزودنەوەی تالیبان بەرپرسیاری هەموو قوربانیانەیە لەم ڕۆدا لە ڕاستیدا ئەوان دوێنێ ئاشکرایان کرد و بڵاویان کردەوە کە کۆنتترۆڵی تەواوی کابول و هەموو ئەفغانستانیان کردووە بۆیە پێویستە بەرپرسیارەتی سەلامەتی و ئاسایشی هەموو خەڵکی ئەفغانستان لە سۆ بگرن ئەستۆنیا لە ڕاستیدا داوا لە هەموو ئەوانە دەکات ئەوانە لە دەسەڵاتدان و ئەوانەی کە نیگەرانیان دۆخن پابندی ماف و یاسا نێودەوڵەتیەکان بن و هەروەها مافە مرۆڤەکانی خەڵکانی ئەفغانستان بپارێزن و پابندیان بن لە ڕاستیدا ئەوەی نەگۆڕاو ئەوەیە کە بریتە لەوەی لە نیوەی خەڵکی ئەفغانستان لە ئێستادا پێویستی بە هاوکاری مرۆیە ئەمە وەڵامدانەوەیکی زۆر گرنگە کە پێویستە چەناڵ و دەرچەی نێودەوڵەتی تایبەت بە مافەکانی مرۆڤ و هاوکاری مرۆیەکان بگەێنێتە وڵاتە ئێمە داوا لە هەموو لایەنەکان دەکەین بۆ ئەوەی هەنگاوی بەدەستگەشتنی خێرای مافە مرۆڤەکان و مافە مرۆڤەکان و هەروەها هەموو پێداویستی مرۆیەکان بۆ ئەفغانستان دابین بکرێت و هەروەها هەموو هەنگاوێک بۆ بنیادنانەوە سەر لە نێدامەزرانەوەی دامەزراوە گشتیە حکومی فەرمیەکان بگیرێتە بەر لە ئێستادا کاتیەوەیە کە ئاشتی بێنێتەکایەوە خەڵکی ئەفغانستان شایستەی ئاسایش و مافەکانی خۆیەتی لە ڕاستیدا پێویستە هەموو ململانێ و کێشە و خاڵە ناکۆکان لە ئەفغانستان دوور بخەینەوە خەڵکەکەی پارێزین و پێویستە پابندی یاسا و ڕێکارە دەستوریەکانی ئەفغانستان بین بەتایبەتیش پاراستنی مافەکانی ژنان و گەنجان و منداڵان و هەموو چین و توێژەکان لە ڕاستیدا ئێمە جەخت دەکەینەوە لەوەی هەموو ڕێکارەکان لە ڕێگای دانوستان و هەموو ڕێکارە سیاسەکانەوە بگیرێتە بەر بۆی ڕۆبەڕۆم قەیرانە بینەوە من دەمەوێت لە ڕاستیدا جارێکی دیکە دووباری بکەمەوە پەیمانی وڵاتی ئەستۆنیا و خەڵکەکەی بۆ خەڵکی ئەفغانستان و حکوومەت و سەرۆکایەتەکەی کە نیەتمانە دەمانەوێت ئەنجامی ئەرێنی بێتەکایە و دەسەڵاتی بزودنەوەی تالیبان لە وڵاتە دوور بخرێتەوە و بەتایبەتیش پاراستنی مافەکانی مرۆڤ ئامانجمانە و هەروەها هەموو ئەو هەنگاوانەی دیکە بگیرێتە بەر کە ئەو دۆخەنە هەموارە ئێستا لە وڵاتە کاتۆتەکایە و کۆتایی پێت و هەموو مافەکانی دیکەی نێودەوڵەتی بۆ مافەکانی مرۆڤ و ڕێکارەکانی دیکە بەدەست بێنێت بەتایبەتیش ڕەخساندنی هەموو مافەکانی تەندروستی و هەروەها شەڵتەر بۆ هەموو ئەو وڵات بۆ هەموو هەوڵاتیانە کە ئاوارە و بێلانە بوون و هەروەها زۆر سوپاسی نەتەوە یەکگرتووەکان دەکەم هەروەها زۆر سوپاسی هەوڵی نوێنەری ئەفغانستان و وڵاتانی دیکەم کە لە ڕاستەدا هەوڵی ئەوان زۆر گرنگی زیاتر بە بوارەکە دەکا و زۆر سوپاسان دەکەم زۆر سوپاسی نوێنەری وڵاتی ئەستۆنیا دەکەم بۆ ئەو بەیاننامەی کە خوێندیەوە من لە ئێستا من دەمەوێت
نوێنەری وڵاتی نەرویج قسەمان بۆ بکات. زۆر سپاس بەڕە جەنابی سەرۆگۆ، زۆر سپاسانەکەم بۆم کۆبوونەوە نائاسایە بە تایبەتیش لەسەر دۆخی ئەفغانستان و زۆر دەمەوێت سپاسی بەڕە سکرتێری گشتی بکەم بۆ بەشداریکردنەکەی وەرەوتەی کە پێشکەشی کرد و هەروەها نوێنەری ئەفغانستان و وڵاتانی دیکە زۆر سپاسان دەکەم. و بەڕێز سکرتێری گشتی و ئەو کەسانی کە پێشتریش قسەیان کرد بە گوێرەی قسەکانیان دیارەکە دۆخی ئەفغانستان زۆر ناهەموارە. لە ماوەی هەفتەی ڕابردوودا دۆخی سەقامگیری و ناسای ژڵواتە کاتۆتەکایەوە مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی ناهەموار پێشێل کراوە و هەروەها لە ماوەی 24 بۆ 20 کاتژمێری ڕابردوودا لە ڕاستیدا حکوومەتەکە لە کارخراوە حکوومەتێکی نوێتەکایەوە کە هیچ متمانێکی نییە. ئێمە لە ئێستادا لە ڕاستیدا لە ئەفغانستان ڕوبەڕووی چەند قەیرانێک دەبینەوە بە تایبەتیش توندوتیژیەکان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ وەروەها نەبوونی خۆراک و پێداویستی تایبەتی لە بوارەکانی تەندروستی ئاسایش ئەمنیەت و خۆراک بۆ هاوڵاتیان و هەروەها هێرشکردن و ئەنجامدانی تەقینەوە لە چەند ناوچەیەکە وڵاتە و هەروەها لە ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتووەکان ئێمە هەمومان پێویستە پەیمانی بەردەوامی خۆمان بۆ خەڵکەکەیان لە ڕووی وشە و لە ڕووی کرداریەوە بخەینە گەڕجارێکی دیکە و ئەم بارودۆخە ناهەموارە پێشوەختە کاتۆتەکایەوە پێویست کۆتایی دەست بەجێ ئەو توندوتیژی و بارودۆخە ناهەموارە بێنرێت کە لە وڵاتەکەدا هەیە و هەروەها داوای گفت و گۆی دەست بەجێ دەکەیت لە نێوان هەموو لایەنەکاندا بە تایبەتیش دەسەڵاتدارانی حکومی بۆ ئەوەی کە بە ئەنجامێکی ئاشتیانەی دەسەڵات بگەیت. ڕاستیەکە ئەوەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕاستیدا پێویستە بەردەوام بێت لەوەی کە بسووتنەوەی تالیبەن لە ڕاستیدا کۆنتڕۆڵێکی ناهەموارانەی لە وڵاتەکەدا کردو بە تایبەتیش لە کابولی پایتەخت و ئێمە لە ڕاستیدا نیگەرانی گرنگی خۆمان دەخێنەڕوو بە تایبەتی لەسەرم دۆخە کە لە ماوەی هەفتەی دوو ڕۆژی ڕابردوودا تالیبان هەنگاوی زۆر نەهەمواریناوە و ئاسایش و ئەمنیەتی هەموو خەڵکی مەدەنی و دیبلۆماتکارەکان و باڵۆسخانەکانی خستە مەترسیە و بەرپرسیارەتی ئەوانش هەمووی لە ئەستۆی تالیباندایە و لە ڕاستیدا پێویستە ئێمە ڕێگری لە هەر توندوتیژی و تێکچوونێکی دیکەی بارودۆخەکە بخەینە گەڕ و پێویستە هەموو لایەک بە بەرپرسیارەتی خۆی هەڵبستێت و هەروەها ئێمە داوا دەکەین مافەکانی ژنان بە تایبەتیش چوونە دەرەوە و خوێندن و پۆشاکیان لە بەرچاو بگیرێت و پێشێلکاری بەرامبەر مافی ئافرەتە ژنان و هەروەها هیچ لایەنێکی دیکە نەکرێت لە وڵاتەکە و هەروەها پێویستە ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتووەکان و کۆمەلگای نێودەوڵەتی هەموو ڕێکارێکی پێویست بگرێتە بەر بۆ ئەوەی هەموو ئەو هەنگاو پێویستیانە بگیرێتە بەر کە ڕێگری لە دۆخە ناهەموارەکە بکە خراپتر بێت و کە لە ئێستادا تالیبان بەشداری لە پرۆسەکە دەکا و بەرەو خراپتر بوون دەڕۆن و هەروەها گەڕانەوەی حکوومەت و گەڕانەوەی یاسا و دەستور بۆ کابولی پایتەخت گرنگترین کاری ئەولەوێتی هەموو لایەکمانە و ئەم دۆخە ئێستادا هەیە لە کابول و بە تایبەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی کابول لە ڕاستیدا زۆر نیگەرانکەرە و نیگەرانی خۆمان دەرەڕێن. ئێمە داوا لە هەموو لایەنەکانی ئەفغانستان و لایەنەکانی دیکەی نێودەوڵەتی دەکەین بۆ ئەوەی هەمومان پێکەوە بەشدار بینم دۆخە جارێکی دیکەن بەو شێوەی لێ نەبێتەوە و ئێمە نیگەرانی خۆمان دەرەبڕین لەو دۆخە توندوتیژەی کە لە ئێستادا بە تایبەتی لە ناوچە شارستانی و گوندنشینەکانە ڕوودەدات و خەڵکان لە گەنجان لە هەموو چین و توێژەکان ژنان پیاوان بوونەتە قوربانی و خەڵکێکی زۆر بێلانە بووە خزمە گوزارەکانی تەندروستی خۆراک هەموو پێداویستەکانی دیکەیان پێویستە دەست بەجێ بەدەست بگات. ئێمە لە ڕاستیدا زۆر نیگەرانی قوڵی خۆمان دەردەبڕین بە تایبەتیش بۆەوەی کە لە مافە یاسایی و نێودەوڵەتەکانی جیهان لە وڵاتەدا پێشێل کراوە لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە بۆیە داوا دەکەین دەست بەجێ ئەم هەنگاوانە ڕابگیرێت و هەموو تاوانباران بێنێتە بەردەم دادگاو یاسا هەموو لایەنێک پێویستە پابەندی ڕێکارەکانی تایبەت بە پاراستنی ئەمنیەت و سەروەری خاکی ئەفغانستان بێت و هەروە پاراستنی بە تایبەتیش کەسانی مەدەنی ئەوەی زۆر گرنگە بریتە لەوەی کە ململانەکانی ئەفغانستان لە ڕاستیدا بە ئەنجامەیەکی پێ لە ڕێگەی دانوستان و گفتوگۆ و هەروە سەقامگیری سیاسی و دانوستانی نێوان هەموو لایەنەکان و بەدەست دێنێت بە تایبەتیش پاراستنی مافی کەمینەکان و ژنان و گەنجانەوە ئێمە لە ڕاستیدا پاڵپشتی خۆمان بۆ هەنگاوە بەردەوامەکانی گفتوگۆ لە بە تایبەتیش بۆ پاراستنی سەقامگیرەتی کابولی پایتەخت دەخەینەگەڕ و ڕێگریکردن لە خوێن ڕێژی زیاتر لە وڵاتەکەدا و هەروەها هەموو پاڵپشتێکی خۆمان لە ڕێگەی
لە ڕێگەی وڵاتەکانی دیکەوە دەخەینە گەڕ هەروەکو وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قەتەر و پاکستان هەم ئەگای خۆیان دەربڕێ بۆ بابەتە و ئێمە پاڵپشتی خۆمان لە هەموو ڕێکارێکی دیکەەوە بۆ پاراستنی سەروەریە وڵاتەوە و مافەکانی ژنان گەنجان و هەموو لایەن چین و توێشەکانی دیکە دەخەینە گەڵ لەگەڵ وڵاتەکانی دیکە و ڕێزگرتن لە مافەکانی ڕێزگرتن لە مافە مرۆیەکانی هاوڵاتیان لەسەر ئاسی جیهان و نێودوڵەتی لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵێن بە تایبەتیش بۆ ئاشتی خوازان و بۆ داکوکیکارانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و پارێزەرەکان و یاساناسان و هەموو ئەوانەی کە داوای یەکسانی یاسا دەکەین بریتە کە دەبێت پێکەوە کار بکەین بۆ ئەوەی هەموو هەنگاوەکان بگرینە بەر بۆ ئەوەی دۆخەکە بە سەقامگیری بمێنێتەوە و یاسا بپارێزی و هەروەها ئەندامانی خێزانەکان و ژنان و گەنجان بە سەلامەتی و ئاسایش و ئەمنیەت بمێنێت و مافەکانیان پێشل نەکرێت و لەم بارودۆخەی ئێستادا ئێمە لە ئەنجومەنی گشتینەتەوە یەکگرتووەکان و لە سەرانسەری کۆمەلگای نێودەوڵەتی هەموومان بەرپرسیارەتی خۆمان هەیە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و هەموو ئەو پێداویستیانەی کە لە وڵاتەکەدا هەیە و هەروەها لە هەموو ڕێکار و چەناڵەکانی دیکەی وڵاتەوە پێویستە کار بکەین بۆی مافەکانیان پارێزین. زۆر سوپاس بەڕێز جەنابی سەرۆک. زۆر سوپاسی نوێنەری وڵاتی نەرویج دەکەم بۆ ئەو بەیاننامەی کە قسەی خۆمە لە ئێستادا دەرفەت بە نوێنەری وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەدەم کەوتەی خۆی پێشکەش بکات. زۆر سوپاس بەڕێز جەنابی سەرۆک بەڕێز سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان گۆتەرێز و سوپاسی پەیامەکە دەکەم. ڕۆڵی تۆ ڕۆڵێکی زۆر بەهێزە و بە تایبەتیش نوێنەری وڵاتانی دیکەش پەیامەکەیان گەشت و لە ئێستادا دۆخەکە زۆر گرنگە کە کاری لەسەر بکەیت لە بارودۆخ لە ئێمە لە ئێستادا بە